داعش وەک ڕەشەبای مەرگ هات و مەرگی وەشان بە دنیادا لوتکەی مەرگ وەشاندنی داعش لە شنگال و بەکەنیزەکردنی کچانی یەزیدی بوو. بەڵام دوجار دەوڵەتی داعش ڕووخا، بەڵام ئاسەوارەکانی هەرماون. دوورکەوتنەوە لە دین یەکێکە لەو ئاسەوارانەی کە لە دوای داعش دەبینرێ. ئێمە لەم بەرنامەیەدا گەنگەشەی ئەم بابەتە ئاکەین. بینەرمان بن. پاش ئەو توندوتیژی و تاوانانەی گروپە توندڕەوە ئیسلامیەکانی وەک تالیبان و قاعیدە و داعش وەک جۆرێک لە تێگەیشتنی دینی بە جیهاندا بڵاوێن کردەوە، وەک کاردانەوەیەک ئێستا لە زۆر وڵاتی عەرەبی و جیهانی و تەنانەت کوردستانیش پشتکردن لە ئاین و گومانکردن لە بنەماکانی سەری هەڵداوە. هەر لەم سۆنگەیەوە دەستەی ئیفتای مسری لە راپۆرتێکدا ئاماژە بەوە دەکات کە گروپە تونداژۆکانی وەک دەوڵەتی ئیسلامی داعش ڕۆڵیان هەبووە لە بڵاوکردنەوەی ئەم دیاردەیە کە لە ڕێگەی پیادەکردنی توندترین جۆری کوشتن و ئەشکەدەدان و زەبر و زەنگ بەشێکی زۆری ڕایگشتی ئیسلامی و جیهانیان تووشی شۆک کردووە. هەر کەسێ دژایەتی وەلیەک لە وەلیەکانی خوا بکات، هەر کەسێ دژایەتی ئیماندارێکی لە خوا ترس بکات، خوا ئیعلانی حەربی لەگەڵا ئەکات. کابرایەک کە بەناوبانگخوازە کە پرسیاری لێکەن دەربارەی مەسیحی و نەسەڕانیەت، یاخود ئەڵێ ئەگەر پرسیارم لێ بکرێ من ناڵێم مەسیحی کافرە، من شەکە فی کوفر الکافری فقط کەفەر. ئەی بۆ ئەبیستین لە جاهیل و مولحیدەکان و حاقیدەکان جینە بە دینمان دەدەن؟ بۆ جینە بە موسڵمانان دەدەن، سوکاهی دەکەن بە موسڵمانان ئەهلی سونە وەهان و ڕژدارەکان وەهان؟ جۆ ناخەوێرین بۆ دوژمنان قسە بە دینمان بکەن. پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا هۆی چییە تێگەیشتن و ڕاوەی داعش و گروپە توندڕەوەکانی تر وەک سیمای ئیسلامی سیاسی و ئەگەر نەڵێن ئیسلام لێک دەدرێتەوە؟ ئایا ئەم ڕوانگەیە بۆ دین کە بەشبەشیکردنەوەی حرفی دەقی قورئان و سونەت دەبەستێ پاسەوەکانی ئەخلاقی و ئاینی و مرۆیین بۆ پیادەکردنی توندوتیژی لەسەر نەیارەکانیان، یان ئەمە جۆرێکە لە لادەری لە ڕێبازێک کە بانگی حەق و ئەخلاقی بوون دەکات مرۆڤ و بەها مرۆیەکان لە چوارچێوەی تێگەیشتنی ئاینیدا دەکەونەکوێ و بۆچی تا ئێستا ڕوانگەی زاڵ و ئاراستەی تەکفیری توانیویانە عەقلی مرۆڤی موسڵمان کۆنتڕۆڵ بکەن؟ هەست دەکرێت جۆرێک لە حاڵەت یا دیاردا دوورکەوتنەوەی خەڵک لە دین یا تۆران یا گومان دروستکردن تا ڕادەی زۆر جار باس لە ئیلحاد دەکرێت دروست بووە لە جیهانی ئیسلام بەگشت و کۆمەڵگەی کوردەواریش ئەو شێوازی تێکەوتووە. من حەزەکەم لەگەڵ بەڕێز لە ئەوەڵا لەسەر مەسەلەی ئەوە ڕاوەستم پێت وایە زانایانی ئاینی بە زۆری خەتیبەکان واعیزەکان بانگخوازەکان کاریگەریان بوو بێ لەمە بە معنایەک کە کاتێک ئەمان هێن قساکەن بە جۆرێک باس لە دینەکەن کە خەڵک ئەڵێ ئەمە پیاوخۆر ئەمە دین نییە، ئەمە شتێکە کە لەگەڵ ئەم سەردەمان ناگونجێ، ئەمە شتێکە کە زۆر دواکەوتووە. پێت وایە بە تایبەتی سەلەفیەکان کە زۆر جار ئەوەنە بە خەستی ئەوەنە بە چوونە ناولیتاوەوە قساکەن کاڵی 1400 ساڵ ئەمانە تەجمید بوون لە شوێنەکە نەجوڵان. پێتوانی ئەمە دەوری زۆر بوو بێت لە دوورکەوتنەوەی خەڵک یا ساردبوونەوەی خەڵک لە معنای دینیەکان. خۆی سەرەتا هەر سروشتی ئینسان لە بەرامبەری ڕووداوەکان پەیامەکان هەر شتێک کە دێتە پێشێ بەشێکی سروشتی ئینسان وەریەگرێ، بەشێکی وەری ناگرێ و بێلایەن دانیشێ، بەشێکی ڕوبەڕووی دەبێتەوە. ئەمە تەبیعەتی بەشەریە. واتە کاتێک پەیامی خۆی گەورە پێغەمبەران دێن عەلی نەبینا عەلەیهیمو سەڵاتو وەسەلام، پەیامی خۆی پەروەردگار ئەگا حاڵەتێکی ئاساییە کە بەشێک لە ئینسانەکان ئیمانی پێبهێن و کاری بۆ بکەن و بەشێکیشی هەر باوەڕی پێ نەکەن. ئەمە حاڵەتێکی ئاساییە وجودی هەیە لە کۆی ژیانی پێغەمبەران، وجودی هەیە بێ لە سەردەمی خۆشمانە وجودی هەبێت. بەڵام بەشێکی تری بەس مامۆستا ئەوانەی من باسەکەم موسڵمانن، بەڵێ یعنی متدەینن یا ئیمانیان بەلایانی کەمەوە بەخوا و بە پێغەمبەر هەیە، التیزاماتی دینیان هەیە یان نە ئەوە نازانین، بەڵام بەگشتی خەڵکانی موسڵمانن. یانی لەگەڵ ئەوەش بە جۆگرتن لەمە ئەوە نیە کە بڵێ ئیمانی بەدین نییە، بەڵکو ئەو زانایانە وان لێکن کە لە خۆی من ویستم ئەلێرە ئەوە بڵم تەواوی کەم بابەتەکە بەشێکی حاڵەتێکی ئاساییە، بەڵام بەشەکەی تری پەیوەستە بە ئێمەوە بێگومان بە ئایندارەکانەوە. یەک لە ڕووی تێگەشتنەوە تەگەیشتنمان لە دەقەکان و لە ڕووی خودی ممارەسەی ئایندارەکان بۆ ئاین. ئەمە کاریگەریی گەورەی هەیە، چونکە زۆر جارێمە دینمان دین بە شێوازێکی قورس
گەیەندراوە و بە شێوازێکی زۆر جار نامۆکردنەوە کە تۆ لەگەڵ پێداویستیەکان و وەڵامگوی پرسیارەکانی تاکەکان نییە و بەرجەستەی ڕەحمەتێتی دینیش نەکراوە لە خودی دینا کە دین خۆی ڕەحمەتە و بۆ خزمەتی ئینسان هاتووە بەڵام ئێمە زۆر جار دین وەکو ڕەحمەتێتەکەی نەگەیەندراوە خراوەتە قاڵبێکی ترەوە ئەمە وای کردو ممارەسەکان تۆ ئەگەر سەرنجی ئیسلام بدەی سەرنجی قورئان بدە کۆی دین بریتێ لە ئەخلاق لە بابەتی ئەخلاقە بڕۆ دیراسی قورئان بکە خۆی پەروەردگار لە بچووکترینی تا گەورەترینی جێنە هێشتۆ تەنانەت بۆ پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام لە بابەتی عیباداتە کە مافێکی خۆی پەروەردگارە سەرنج بدە جێ هەڵدراوە ئەقیم الصەڵات جێ هەڵدراوە دوای بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ نوێژکەن وەکو ئەوەی کە لێرە بێمە سەر ئەوە ئەخویستم لێرە بێمە سەر وەڵامەکە مەسەلەن باسی زانایانی ئاینیت کرد جەنابتان زانایانی ئاینی بانگخوازەکان ئێمە لە ناو موسڵمانانە کۆمەڵگەی موسڵمانان ئەوەندەی کە گرفتێکمان هەیە کە ناو هەدەف هەمیشە مەسەلەن دەمانەوێت چی بکەین هەمیشە ئەمانەوێ لە کەناڵەکانەوە مەسەلەن کاتێک من بابەتێک پێشکەشەکەم لە ژێری زانای ئاینی کەسێکی تر کۆمەڵێک بابەت و محازەرەی پێشکەش کردو هەمیشە بانگخواز ئەوەندەی گرفتەکەی ئێمە باسەکە معجەبین دەمانێت بۆ خۆمان کاریگەری لەسەر خودی کەسەکان خۆمان بۆ خۆمان دروستکەین ئەوەندە ئامانجەکە خودی دین نییە ئەوەندە ئامانجەکە جەوهەری دین و گەیاندنی ڕەحمەتێتی دین نییە ئەوەندە طبعاً ئێمە مەسەرەن کاتێک ینی هەر یەکێک لەم ناوانە داتاشینی ناوی گەورە بۆ خۆمان لە کاتێکا پێغەمبەران على نبينا عليه الصلاة والسلام ئەوان بانگخوازێکی حەقیقی بوون چونکە بانگخوازی حەقیقی ئەوەیە کە تۆ لە ئاستی پەیامەکەیابی ناساندنێکی دین و بە ممارەسە بەرجەستەکردنی ئێمە گرفتەکەی ئێمە ئەلێرەیە زۆر جار خۆمان جەنگەکانی خۆمان جەنگە خودیەکان بە ناوی دین و بە ناوی خواوە ئەەکەین بۆیە لێرەوە دەچێ بۆ کوێ دەچێ بۆ ئەوی زۆر جار ئێمە بانگخوازەکان مامۆسایانی ئاینی یا هەر کەسێکی تر وەکالەتێک لە خواوە وەرەگرین دەبووکو نوێنەرایەتێکی خوا قسەکەین ئەوامی خەڵک دین وەکو حەقیقەت ناناسێ لەو مەزهەرە ئەیبینێتەوە کە بەڕێزت یا کەسێک بە ناوی دینەوە قساکە ئەم کەسەش کە هەیە قساکە عادەتەن ئەوێ خەڵک ئەڵڵاهو ئەکبەری بۆ بکە خەڵک دوای کەوێ خەڵک لای چی بکە لە فەیسبووکە پێت وە ئەمانە هێن قسەی توند قسەی ڕق قسەی جنێ و قسەی با بڵین ئەوەی کە زۆر توندە عادەتەن کۆمەڵانێکی زۆر هەن چ وەک دۆست چ وەک دوژمن حەزیان لێ بۆ دنانەوەی بڵین دەرکەوتن پێت وایە ئەمە لە ناو بڵین زانانی ئاینی و لە ناو بانگخوازانە دەوری هەبەیە هەر خودی دین خۆی ئەوەی ئەوێ بەو شوێ مەسەلەن وەختی خۆی ئەمە معجب بووین بە عەبدولحەمید کوشک ئەوەی کە ئاگام کوشک هەموویان هاوار و شەڕەجی نەوە بوو یانی لەگەڵ ئەوەشە خەڵکە مەلاین کەس گوێی لێگرت خۆی تێگەشتن بۆ دەقەکان هەموو جۆرێک حاڵەتێک وەردەگرێت تۆ دەتوانی من هەمیشە وتومە ئەبێ فکرێکی ئینسانی ئێمە لە دەقە شەرعیەکانەوە تۆ بێ دەرکەی چونکە لە خودی ئیسلامە دەقەکان دەتوانی بە ئاراستی ترابەری هەر ئەوەی کە لە مێژووە مەسەلەن داعش ئەو نمونەیە کە مەسەلەن تێگەشتنیشی حرفیە بۆ دین تێگەشتێکی جەوهەری نییە داعشیزم و تێگەشتنی سەلەفیزم فەرقی چیە لە غەیری فیعلەکە یانی مثلا خەتیبمان هەیە مثلا لە قەوسە سەلەفیەکی مەدخەلیە ئەو قسەی کە ئەوەی کە لەگەڵ داعشێکی شمشێر بەدەستە تەنیا ئەوەیە ئەم شمشێرەکەی بەدەست ئەو بەدەستیەوە نییە خۆی ئێمە باستەکە لێرەیە تێگەشتنەکەیە بۆ خودی دینەکە تێگەشتنەکە ئەبێت تێگەشتنیشی ئێمە جەوهەری بێ بۆ دین لەسەر ئەساسی دروستکردنی ینی جێڕانەوەی شکۆی ئینسان و بەسەندترکردنەوەی ئینسان کە لە خودی دیناستەن ئەمە لە علومی ئیجتیماع پێوترێ هیومانیزم با بڵین بە مرۆڤایەتیکردنی دین ئەبێ وای لێ بکەیتەوە جەوهەری دین ئەمە خەڵکی ئەمە بە کوفرە زانێ دەتوانێت ئەمە کوفرە قسەی بەڕێزت یانی طبعاً ئەمە بەشێک لەوانەیە ئەمە گرفتەکانە خۆی دێتەوە تۆ ڕامەکەشیتەوە بۆ ناو گرفتەکانی موسڵمان چیە لێرە کێشەکانی ئێمە باسەکە و گرفتە ڕاستە کێشەکانی ئێمە بریتێ لەوەی کە موسڵمانان هەمیشە خەریکی چین خەریکی جزئیات و شتە بچووکەکانن بۆیە ئەگەر سەرنجی دنیا بدەی ئێستا عالەمی ئیسلامی ئێمە لەکوێین 1400 مەسەلەن ئەوەندە ساڵەیە ئێمە جگە لە مەسەلەن خولەفای ڕاشیدین و عومەری کوڕ عەبدولعەزیز کە یەکێکە لەوانە کە حکمێکی ڕەشیدە
ئێمە کام حکمی ڕەشیدمان پیادە کردووە لەبەرەوەی مسلمانان هەمیشە ئەوەندەی خەریکی خۆمانین ئەوەندە ئێستاکە مەشغوڵە بەوەی فلانشت بدعایە فلانشت بدعانیە فلانشت ئەوە گومڕایە ئەوە بێ باوەڕ حاڵەتە ئەگەرخینەکە ئەگەر تەنانەت سەرنج بدەیت ئەم حاڵەتە هاتووتە ناو مسلمانەکان خۆ ئێستا ئێمە مەسەلەی تەکفیرکردن بۆ ناو مسلمانەکان تۆ ئەگەر سەرنجی ئەو زوڵم مستەمەی لەم جۆرە فکرە حرفیە لەم تێگەشتە حرفیە لە مسلمانەکان نەکرێ خۆ لە خەڵکێکی تر ناکرێ بۆ تۆ لە خودی مسلمانەکانیش بەرەو دۆزەخە بەی ئەوە کارەسات خۆی دروستە بێت ئەوە فکری داعش لەوەیە مادام ئینسان لە خزمەتی دینابێت خۆتەقانەوە دروستە بێ مەسەلە ڕخسەتم بە لێرە ئێمە بەڵام کاتێک دین لە خزمەتی ئینسانە بێ کۆی شتەکان بە ڕەحمەت ئەڕوا تا ئەستا پێشکەوتوترین شت کە لە تاریخە هەمان بێت بە ئەم پرسیارە بکەمە آخر پرسیار مەقاصدی شریعەیە لای ئیمامی شاتبی تا ئەو یەکەم مەقصدی دین بە حفظی دینە ناسێ يعني پێویستە تۆ خۆت بکوژی لە پێناوی کە دین سەلامەت بێ پارێزگاری لە دین بەو مانایە نییە پارێزگاری لە دین بریتە لە پارێزگاری لە مافی ئینسان پارێزگاری لە شکۆی ئینسان ئەمە تەویلی بەڕێزت نییە بۆ شتە پارێزگاریە لە عەداڵەت لە نێو کۆمەلگایە پارێزگاری لە خودی ئەو ئیمانی کە خۆت هەتە لە بەرامبەری خۆی پەروەردگارە پارێزگاریە لە بەرجەستەکردنی ممارەسەیەکی ئەخلاقیانە چونکە دین دین هەمووی ئەخلاقە من عەرزم کردی پێشتر وتم سەرنج بدە لە قورئانە لا بچووکترین شتێکەوە لە ڕۆیشتنە يمشون على الأرض هونا ولا ترفعوا أصواتكم وكاتێک ئەڕۆن بۆ ماڵەکان لە دەرگا بدەن ئیجازە وەربگرن یعنی بچووکترین بابەتێکی ئەخلاقیات هەتا گەورەترینی خۆی پەروەردگار لە قورئانە خۆی بەیانی کردو بۆ پێغەمبەریشی بەجێ نەهێشتووە کەواتە حفظی دین بریتێ لە بەرجەستەکردنی کۆی ئەخلاقیەت لە خۆتدا پەیوەندی نێوان واقع و شرۆڤەکردنی دەقی قورئان و سونەت چۆنە؟ ئایا دەتوانین بڵێین تاکە تێگەیشتنێکمان هەیە بۆ ئاین و ئیسلام یان ئیسلامیش وەک هەر شتێکی تر مەحکومی مێژوو خۆیەتی و ڕوانگەی ڕاوەکاران و ئایدۆلۆژیای سەردەم و واقعی باو ڕۆڵی بەرچاویان هەیە لەسەر ئەو تەفسیرەی دەبێت بە تەفسیری سەردەمی خۆی دوورکەوتنەوە لە دین دژایەتیکردنی دین بەگشتی بە تایبەتی دوای داعش دەرکەوتووە ئەلبەتە ئەمە بەفەرقین لە بینی حاڵەت و دیاردەیە زۆر کەس پیان وایە ئەم شتە بۆتە دیاردە هەر لە عالەمی ئیسلامیشە تەنانەت دوێنێ شتێکم هاتە بەردەست لە لجنەی فتوا لە میسرە لە ئەزهەرە لەسەر ئەم بابەتە زۆر ڕاوەستاون باسییان کردووە لە سلێمانی لە کوردستان ڕێکخراوەکان نزیک لە کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی زەهاوی و ئەمانە چەند کۆڕێ کۆنفرانسێکیان لەم بارەوە کردووە ئاگادارم حتا ئەمینداری گشتیە گرتو بە سەراحەت لە کۆڕێکی جەماوەریاوەتی ئەمە خەریکی سیاسەتین و بێدینی و ئیلحادیش خەریکی بڵاو بوونەوەیە تۆ پێت وایە ئەم مەسلەی ئەوە نەگەورەیە بڵێن خەڵک لە دین دوورکەوت بێتەوە بوو بێتە دیاردە یار حاڵەتە لە ئەشخاصە ئەسپاس بۆ ئێوە لە ڕاستیە بەو قسەیەکی ئێمە بوو بڵێن بوو بێتە دیاردە لانی کەم معایری دیاردە پێمان ئەڵێن پێویستە کات بە ئاسانی تۆ بچیتە هەر شوێنێکەوە لە کۆمەلگایە کۆمەڵی خەڵک بەرچاوت بکەون کە خەریکی بابەتیشی دیاریکراوە بوون من پێم وانییە نە بابەتی ئیلحاد نەدژایەتیکردنی دین بەس پێتوانێت لە فەیسبووکە بۆتە ئەمەندە گەورە بێ بەڵام بەشی دووەمی فەیسبووک بریتە لەوەی کە پێم وایە فەیسبووک حاڵەتێک کە دیوە شاراوەکانی کۆمەلگا خاتە ڕوو جۆرێک لە ئازادی لە فەیسبووک و سۆشیال میدیایە هەیە دەکرێت لە پانتایی شوێنەکانی دیکەیە وجودیان نەبێت بۆیە پێم وایە پێش هەبوونی ئەم قۆناغەش بەشێک لە مرۆڤەکان لەناو کۆمەڵگایە هەبوون باوەڕیان بە دینێکی دیاریکراو نەبووە یان بە دینێکی دیاریکراو بێزار بوون لە فەیسبووکە ئەم حاڵەتە هاتوۆتە ئاراوە خۆی خەسڵەتی سۆشیال میدیا خەسڵەتی وردە مەعریفەیە یعنی لە وردە مەعریفە چەندە وردە مەعریفەت زۆرتر بێت لە سۆشیال میدیایە سەرنجی زیاتری خەڵکی بە لەولای خۆت ڕاکێشیت بۆیە کاتێک لە ناو دیندارەکانە خەڵکانی وردە مەعریفەی دیندار دەرەکەون لە سۆشیال میدیایە پەیجەکانیان ئەبنە ئاکتیفترین پیج زۆرترین بینەریان ئەبنە پاڵەوان و بە پێچەوانەشەوە ئەوانەی کە ڕەخنە لە دین ئەگرن لە سۆشیال میدیایە ئەوانیش جارێکی تر ئەبنەوە جێگە سەرنجی خەڵکی هەر لە سۆشیالایە لە میدیاشە لە میدیاشە بە جۆرە لە جۆرەکان میدیاش ئێستاکە دوای دەرکەوتنی سۆشیال میدیا یان بەتوانێت دوای دەرکەوتنی مەڵتیمیدیا بە شێوەیەکی گشتی جۆرێک لە جۆرەکان هەستەکەی میدیاش کەوتوتە ژێر کاریگەری سۆشیال میدیاوە ئەو زۆربەی کەناڵەکانە بینی بەشێکیان هەیە تەنها لە سۆشیال میدیا و مامەڵاکەن
دوو میدیا مامەڵە لەگەڵ ڕەمزەکانی کۆمەلگایەکە کاتێک سوۆسیال میدیا بۆ خۆی ئەتوانێت ڕەمز بخولقێنێت میدیاش بە شێوەیەکی تر مامەڵی لەگەڵاکە بەڵام بە کوردستان من ئەتوانم بڵم تا ئێستا جۆرێک لە حەزەر و جۆرێک لە بەدیقەتەوە یان بە ترسەوە مامەڵەکردن هەیە لەگەڵ مامەڵەتی ئیلحادا میدیا ناوێ خۆی لەوە بە گەورەی من زۆر باس لە ئیلحاد ناکەم ینی بەمانە ئەتایست زۆرتر بەمانای ڕەخنە لە دین بەمانای بڵین بێزاربوون لە کۆمەڵێک دیاردن بۆ نمونە کاتێک داعشێت و مەسەلەی کەنیزەک زیندووە کاتەوە جارێکی تر کە بینیمانە کاتێک داعشێت و خەڵکە کوژە لەسەر مەسەلەی کوفر و ئیمان کاتێک داعشێت و عقوباتی زینا و ئەمانە تەطبیقەکە و خلافەتی ئیسلامی جارێکی تر بۆ شەوەی کە خۆی باوەڕی پێێتی دروست دەکاتەوە ئەمانە بنە جێی حراجێکی زۆر گەورە بۆ ئیسلامیەکان و متەدەینەکان ئەش بنە جێ گومانێکی گەورە بۆ خەڵکانێک کە تا ئێستا نانزانیوە لە نسوسی دینیا شتی وایە داکەوتنێک لەم بینە ڕوودەدات یانن بۆ ئەوەیە شکل لەوە مەسەلانە بە دڵنیاییەوە کاتێک کە هێزێک دێتە ئاراوە مامەڵەیەکە کات مامەڵەی مێژوەکەی خۆی نییە جۆرێک لە جۆرەکان ئێڕاکێک جۆرێک لە جۆرەکان شۆکێک دروست ئەکا هەم بۆ ئەوانەی کە بۆ نمونە ئینتیمان هەیە بۆ مامەڵی ئەو واقعانیە بۆ نمونە من تقریبا ویستم ئالێرەوە بگەڕێم بۆ بابەتەکە ئێمە کاتێک کە مامەڵە لەگەڵ تەفسیرەکەین ئەڵبەتە ئەگەر من ڕوانگەی خۆم بەڕوونی بڵێم بۆی ینی ڕوانگەکە ڕوون بێت ینی ئەوەی کە من قەنەعەتم پێێت یان وەک مامەڵێکی هەرمنۆتیکیانە مامەڵی لەگەڵاکەم بریتە لەوەی کە ئێمە دینمان نییە تێگەشتنی دینیمان هەیە هەموو تێگەشتنێکی دینیش مەحکومە بە زەمنێکی دیاری کراوە هیچ تێگەشتنێکی دینی لە دەرەوەی مێژووە لە دایک نابێ و مێژوو دایکێکی سەرەکی دەرکەوتنی تێگەشتنە دینیەکانە بە تێگەشتەکانی دیکەشە وەڵام من باس لە دینەکەین کاتێک هێزێکی دیاریکراوە وەکو داعش وەکو قاعیدە هێزێکی ڕادیکاڵ دێت دەیەوێت پێچەوانی ئەم مێژووە بجوڵێتەوە بۆ نمونە مێژووی ئێستا ئەم مێژووی ئێستا واقعی ئیسلامی واقعی تێگەشتنی دینی کۆمەڵێک بابەتی بەجێهێشتووە بۆ خۆی ونی کردوون طبیعی ئێمە حاڵەتێکی نۆرماڵە لەناو دینەکانە زۆر جار ڕوئەدا لە جۆری تێگەشتنەکانە بن بەژێرەوە ونە بن کاتێک هێزێکی سیاسی دێت تێگەشتنێکی مێژووی یان دەرهاویشتێکی مێژووی دینێکی دیاریکراو ئەهێنێتەوە ئیخاتەوە بەر فۆکەس و سەرکەوتوانە میدیا تەوزیفەکە لەم بابەتەیە بە دڵنیاییەوە شۆشێک بۆم بابەتە دروست ئەکات بەس تۆ پێتوانی ئەو خوێندنەوەی داعشر خوێندنەوەیکی گشتیە لە ئیسلامە ئەو خوێندنەوە هێرمۆنتیکەی تۆ لەوانەیە غەریب بێ لە ناو ئیسلامە خوێندنەوەی داعش خوێندنەوەیکی ڕاستترە بۆ دین لە ئێستا یاخود باوترە یاخود هەموو ئەهلی سوننە و ئەهلی شیعە هەموو بۆ شەوەی داعش دینە خوێندنەوە ینی دەقگەرایی با بڵێن لە ڕاستیە من ناتوانم بڵێم تێگەشتنی داعش تێگەشتنێکی ڕاسترە یان دروسترە یا باوتریشە چکە گەر باوتر بواە کاتێک کە هێزێکی وەکو داعش ئەهات شۆکی دروست ناکرد هەرەوەی هێزێکی وەکو داعش وەکو جەنابەت ئاماژەکەدا ئێحراجی دروست ئەکات ئەزانی ئەحراجەکە لە چا دروستەکان لە بەواقعیکردنی ئەو قسانەی بۆ نمونە مەسەلەی جارێ و کەنیزەک لە هەموو کتێبەکانی فقه هەیە و تا ئێستاش ئەخوێنێت هەر من دوێنێ کتێبێکی تازە مەخوێنەوە کەسێک مەسەلەن ئەڵێ کەسێک میراتی بەرناکەوێت کە لە عبودیەت هەبێ تازە کتێبەکە تازە بەدڵایەوە من بەڵام کاتێک ئەمەنی لە واقع بەرجەستەیەکی خەڵک تووشی شۆ کرد بەدڵایەوە ئەمە هەمیشە دوو بابەت لە یەکتری جا بکەینەوە بابەتێک کاتێک کە لە لای تێکستەکان لای بۆ نمونە نووسینەکان هەیە بابەتێکیش کاتێک کە لە ناو واقعی ئیجتیماعیە دینێکی ئیجتیماعی دروست ئەکا ئێمە هەمیشە دین ئەو دینە ئیجتیماعیەیە کە هەیە نەگە و دینە ڕادیکاڵی لە زەینی نووسەرەکان و لە زەینی نوخبەیە هەیە ئێمە هەمیشە یعنی ئەبێ واقعا بخوێنینەوە دینی نوخبە دینێک نییە کۆمەلگا قبوڵی کرد بێت هەرچی هێزێکی سیاسی هەرچی هێزێکی دینی یان هەرچی هێزێکی ئایدۆلۆجی ویستبێتی کۆمەلگا بەرەو خەیاڵەکانی بەرێت کۆمەلگا بەرەو دیدە نوخبەوەکەی بەرێت محکوم بۆ بەشکست دینی واقعی ئەو دینەیە طبعی هەمیشە تێگەشتنەکانی دین حقیقەتێکی ئیعتیبارین مەبەستم لەوەی حقیقەتی ئیعتیباری چەندێک کۆمەلگا پێویستی پێی بێ ئەمەندەیان لێوەرەگرێت کاتێک کۆمەلگا پێویستی بەو تێزانە نامێنێت دەیان جار لەناو کتێبەکانە هەبن ونیانەکات بۆیە کاتێک هێزێک دێت جارێکی دیکە بە دیدێکی ڕادیکاڵانە دەیەوێت بڵێت ئێمە مێژوویەک هەیە مێژووی مقدسە پێویستەکە مرۆڤەکان بەسەوانە مێرسەلەی ئەم بڵین ئەگەر ڕاست بێت دوورکەوتنەوە لە دین تۆ پێت وایە کاریگەری ڕاگەاندنی غەیرە دینی با بڵین و کارکردن لەسەر داعش و سلبیاتی ئیسلامیەکان دەوری زۆر بوو بێت لەم بارەیەوە لە ڕاستیە بێ کاریگەری نەبووە
بەڵام ئێمە ئەگەر ئێم پێمان وابێ هەموو گوناهەکە بخینە ئەستۆی ڕاگەاندنەوە واقعەکە فرامۆش بکەین زۆر بوو ئامەسمە واقعەکە فرامۆش بکەین بە دڵنیاییەوە ئەمە جۆرێک لە ئیجحافی تیا هەیە واقعەکمان هەیە ڕاگەاندنی داعش و ڕاگەاندنی هێزە ئیسلامیە تونڕەوەکان خۆیان وێنایان کردووە خۆیان دروستیان کردووە خۆیان یعنی تاوانەکانیان تۆمار کردووە لە بەرامبەر تۆ پێ دووە بێت ئەبێ گوناهەکە بخەیتە ئەستۆی ڕاگەاندنێکی نائیسلامیەوە بڵێ وڵا ئەم واقعەکەی پیشانداوە لە ڕاستیە بەو چەشنێ نیە بەڵام نابێ ئەوەشمان لەبیر بچێت مرۆڤی مۆدێرن مرۆڤێکی مافسەنتەرە هەمیشە ڕەخنەی لە هەموو دیاردەکان هەیە عەبدولکەریم سروش قسەیەکی جوانی هەیەڵێت تەبیعیش لە ڕای دیدی کەسێکی فەڕەنسیەوە گواستیوێتیڵێت ئەگەر یەک لەسەر هەزاری ئەو ناڕەحەتیانەی لە هیندستانە هەیە لە ئەوروپایا بوونایە هەموو ئەوروپا وە ینی خوددانە باوەڕی بە خوددانە ئەمە لە هیندستان هزار خوا ئەپەرستن. کاریگەری نەرینی داعش و هێزەتون ئاژۆکانی ترچی بوو لەسەر دوورکەوتنەوەی خەڵک لە ئیسلام و ئاین. ئایا دەتوانین بڵین ڕوانگەی بەشێکی زۆری ئاراستە و مەزهەبە ئاینیەکان بۆ کۆمەلگا و کێشە کۆمەڵایەتی و سیاسیەکان کاریگەری خۆی لەدەستداوە و ناتوانن خەڵک ڕازی بکەن بە تایبەتی لە سەردەمی زانست و تەکنەلۆژیا یان ئەم ڕەوتی دوورکەوتنەوە لە ئاین کاردانەوەیەکی کاتیە و پاشماوەشتر خامۆش دەبێتەوە. لە دوای داعش دوورکەوتنەوە لە دین بە معنای ئیسلام پێت وایە بۆتە جۆرێک لە دیاردەیەک یاخود زیاد بووە یاخود خەڵک زۆرتر بەرەو تەتەڕف ڕۆشتووە بەعزێ کەس پیان وایە توندڕەویش بە هەمان شێوەزای کردووە ڕۆشت دەرچوونیش لە دینیە جۆرێک لە شڵەژان لە خەڵکە ئیمانی بەخوا هەیە ئیمانی بەوە هەیە کە ئەبێ دین هەبێ بەس کە ئەم ناشرینیان شەبینێت جۆرێک لە تۆران لە دینی بۆ دروستە بێت پێت وایە ئەوە حەقیقەتێک بێت. ئێمە لە دوای داعشە زیاتر بە شێوەیەکی زەقترەی بینین بەڵام خۆی ئەگەر تەماشای مێژوو بکەین لە دوای شەڕی سارد لە دوای ڕوخاندنی ئیتیحادی سۆڤیەت ئەوە بوو کە ئیتیحادی سۆڤیەت ڕوخا ئەمریکا وەکو تاکە هێزی زلهێز مایەوە لەو کاتەیە چی بوو لەو کاتەیە قاعدە لە ئەفغانستان پیا بوو سەری هەڵا بەکو هێزێکی تیرۆریستی بەقوت پەیدا بوو و لە ساڵی 2003 تا 2006ەوە بوو دوای ڕوخاندنی سەدام لە عێراق کە زەرقاوی پەیدا بوو کە ئەتوانین بڵین سێ بەشی بەغای بەدەستەوە بوو و هەروەها دوای ئەوە شەهاتنی داعش پەیدا بوو کە ئەوانی زۆربەی بەغا و مووسڵ و ئەوانیان بەدەستەوە بوو و دەتوانین بڵین کەسەیەکی سووریاشیان بەدەستەوە بوو لا یەزال و داعش ماوە لە سووریا و لا یەزال شەڕی داعش و ئەمریکا هەر بەدەوامە لەگەڵ عێراقیەکانە ئەمانە هۆیەک بوون کە بۆ کاڵبوونەوە دوورکەوتنەوە لە دینی ئیسلام کە خەڵکەکە زۆر ناخۆشی بەڵام خاڵی کێشەیە بێجگەلەوە کە بەهاری عەرەبی هات بەهاری ئیسلامی هات کە دەزانین کە لە تونس دەستی پێکرد و لە لیبیا و میسر و یەمەن و سووریا و لە سووریا هەروە بەردەوامە بەهاری ئیسلامی کە خەڵکەکە وەیانزانی کە ئەمە ئینقازیان نەکاتن بەڵام نەیانزانی کە ئەمانەی کە هاتوون وەکو ئیخوانەکان لە مسر چیان کرد کە ئەمانیش تراژیدیەکیان دروست کرد بەڕاستی. باشە من ئەم پرسیارە ئەم گەێنێتە شتێکی تر یان پێت وایە ئەگەر ڕاست بێت جۆرێک لە کاڵبوونەوە لە دینە هەبێت لە لای خەڵک بەگشتی ئێمە زۆرتر مەبەستمان لە کوردستانە تۆ پێت وایە ئەنجامی وشیار بوونەوە وایە یا کاردانەوە و ڕەتفعلێک کە بەرامبەر بە فعلێک کە پێوترە داعشیزم و بەرامبەر ئەو فەزاعەتە بەرامبەر بە کچانی یەزیدی و مەسەلەی کەنیزەک و مەسەلەی ڕوخاندنی شوێنەکان و پێشێلکردنی هەموو کەرامەتێکی ئینسانی یعنی ئەمە وایە هەر کاردانەوەیەکە لە بەڵێ خەڵکەکە ئەو جەرائیمانەی بە چاوی خۆی دی وەکو بڵێ تاداکردنە سەر مەسیحیەکان سەر ئێزیدیەکان ئەوانەی کە کرات لە هەموو وڵاتێک مێژوو خۆی دووبارە کاتە بەڵام ئەوەتانێ لە لای ئێمە خۆی 74 بارە کردەوە لە لای ئێزیدیەکان و بێجگە لای مەسیحەکان بێجگە لای خۆمان یعنی ئەمانەی کە دەکوژرێن 200,000 کەسمان لێ ئەنفال کرا 5,000 کەسمان لێ کیمیا باران بەناوی ئیسلامە بۆ خوانە زۆربیان ئیسلام بوو لەبەرەوەی کە ئەم دەقانەی لە ئیسلامە بوو حەزبی بەعسیش ئەمە وەزایین کە سوورەتی ئەنفالی بەکارهێنا ئێستا حالی قاوغەکە کارتۆنێک پێ لەوانەیە لەوانەیە قاوغێک بێ من بەناوی دیموکراسیەتەوە لاچ ئۆمەت لەناو ئەبم ئێستا خەڵک زیاتر دین بەکارێنێت بۆ دەسەڵاتی خۆی بۆ گەیشتن بە ئامانجی زۆر جار نمونەیەکێنمەوە فارسەکان بە زەبری شمشێر لە سونەوە کراون بە شیعە بە زەبری شمشێر لێک دینە
ئێستا کەس دەتوانێت فارسەکان بکاتەوە بە سونە نەخێر خەڵک ئێستا بەگشتی مسلمانە من پێم وان نییە خەڵک ئێستا بیری ئەوەی ما بێت کە بە شمشێرە مسلمان کرا مسلمانە تاوە ینی بەڵام پرسیارەکە لەمەدا من پرسیارەکە من ئەمە بوو ئایا خەڵک بە وەعی دوورەکەوێتەوە لە دین وەکو چۆن مەسەڵەن غەرب لە مەسیحیەت دوورکەوتەوە یا هەر کاردانەوەی کە بۆ ماوەیە وەکو حاڵەتێکی سایکۆلۆژیە ماوەیە بڕکات و دوای خەڵک وەردەوەدا ئەگەڕێتەوە سەر خەڵک بە وعی خۆی دوورەکەوێتەوە چکە حقایقی بۆ دەرەکەوێت باشە هەر ئاینێک بکەومەکەی تیاابێ هەر ئاینێک حەڵال و حەڵامی تیاابێت ئەم ئاینە ئەکسپایرە بێت بۆ چکە ڕۆژێک زانست دێ پێ دەڵێت کە ئەمە باشە یان ئەمە خراپە یان ئەمەە ئەبێ بیکە یان ئەمە ینی ئاینەکە زانستەکە بە درۆ دەرەخاتەوە هەر ئاینێکیش خراپیاتی تیاابێت زانست دیسان بە درۆی دەرەخاتەوە ینی ئەو دوورکەوتنەوەی مرۆڤ لە خەڵک دەوری زانست دەورە بینێت بێدین بێت خراپە ئاسایە سەیری یابان کە چەند میلیۆن کەسن هەمویان بێدینن شارێکە ئەو ئازادی لە یابان هەیە ئەو قوانینانی لە یابان هەیە ئەو یاسا و ڕێسایانی لە یابان هەیە لە هیچ وڵاتێکانیەوە لە هەر وڵاتە پێشکەوتەکانی عالەمە بەڵام ئەمەیە مرۆڤی ئێمە کە تاکی کورد بە تایبەتی کە گەورە کراوە بە ئیمانەوە ئیمانی وەکو چی وایە کاکسۆران ئیمان وەکو کۆنکریتە هەر ساڵە و هەر ڕۆژە و طبقەیە کۆنکریتە طبقەیە کۆنکریت تەماشاکەی تۆ لە سیغەکانیان تەماشاکەی لە هیندستان گابرا پرۆفیسۆرە عالمە ساڕوق دروستەکات بەڵام کە مانگابینێت ینی مناسبە من خۆم لە زانکۆی هەولێر ئوستازی هندیم بینیەوە بۆ مانگاوای کرد بەڵێ کەواتە ئەمە ئیمانە ئەم ئیمانە زەحمەتە ئەم طبقە کۆنکریتانە بشکێنیت وا گەورە بووی هەیە ئیمانی بە مشک هەیە ئیمانی بە ئاو هەیە بە ئاگر هەیە بە شتی تر هەیە کە خەڵک ڕۆژانە ئەیپەرستێت بەڵام ئەوەیە هەمومان ئیمانمان بەخوا هەیە خوای تاکوتەنیایە و خوش گەورەترین و جوانترین شت کە دابێتی بە مرۆڤەکان ئازادیە بۆیە دەبێت ئێمە ئازادی لە تاکەکان نەگرین ڕێگای ئازادیان لێدا نەخێن مرۆڤ ئازادە چۆن خواپەرستێ مرۆڤ ئازادە چی ئەکات چی ناکات مرۆڤ ئازادە ئاینی هەبێت یان نەیبێت. ئەخلاق و ئاین پەیوەندێکی تۆکمەیان بەیەکەوە هەیە و هەر کاتێ ڕەفتار و گفتاری نائەخلاقی بە پاساوی ئاینەوە ئەنجام بدرێت و بە هاوشکۆی مرۆڤ بشکێندرێت ئەوە ئاینداری گومانی دەکەوێتە سەر و تاک بە دوای بەدیلدا دەگەڕێت و هەر کاتێکیش ئەخلاق و ئاین یەکتر تەواو بکەون و بکەونە خزمەتی مرۆڤایەتیەوە ئەوە مرۆڤ لە ڕووی ڕۆحیەوە دەوڵەمەند دەبێت.